إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. أما بعد، فإن خير الكلام كلام الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. خۆشەویستان، ڕوو دەکەم ئەو کەسانەی کە خاوەنی مەدعەم و چێشتخانەن، ڕوو دەکەم ئەو کەسانەی کە خاوەنی دوکانی لەفەن، ڕوو دەکەم ئەو کەسانەی کە گۆشت ئەفرۆشن، ئەوانەی کە خواردەمەنیەکان دەفرۆشن بە خەڵکی. ئەلحەمدوللا ئێوە نوێژ دەکەن، ڕۆژوو دەگرن، حەج دەکەن، عومرە دەکەن، قوربانی دەکەن، قورئان دەخوێنن، ذکری خوا دەکەن، نوێژی جەماعەت دەکەن، جومعە دەکەن. کوا شوێنەوار و ئاسەوار و کاریگەری ئەو عیباداتانە بەسەر هەندێکتانەوە. ئەکرێت تۆ ئەم هەموو عیبادەتانە ئەنجام بدەیت، بەڵام لەگەڵ ئەوەدا ئێمە لە ئێوە لە هەندێک لە ئێوە بترسین کە غەشمان لێ بکەن. تۆی نوێژکەر، تۆ ڕووی لەخوا، تۆی قورئان خوێن، ئەبێ لێت بترسم کە لەوەی غەشم لێ بکەی. بەداخەوە لە کاتێکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح تەرغیبە دەفەرمێ: من غەشەنا فەلەیسە منا والمەکر والخیداع فی النار. هەر کەسێک غەش بکە، فێڵ بکە لە بەرامبەرەکەی خۆی، لەسەر ڕێبازی ئێمە نییە و لە ئێمە نییە، و ئەو کەسەیشی فڕ و فێڵ بکە بۆ ناو جەهەنەمە. کێوا دەڵێ؟ خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم. جا تۆ ئەم هەموو عیبادەتە ئەنجامەدەی، تۆ ئەهلی دین و قیامەتی، بۆچی من لە تۆ بترسم دوای هەموو عیبادەتەکە غەشم لێ بکەی؟ لە خواردنێکە، بۆچی خواردنێک، لەفەیەک، چێشتێک، گۆشتێک، مریشکێک ئامادەنی بیدەی بە خۆت و ماڵ و مناڵەکە دەدەی بە من و بە کەسێکی تر. بەداخەوە خەڵکی باش هەیە، لەگەڵ ئەوەی خەڵکی وا هەیە، خاوەن مەدعەمی وا هەیە، لەفەی وا هەیە، دەیەها جار ئینزار دەکرێ هەر واز نایێ لە غەش و لە پیس و پۆخەڵی دوکانەکەی دادەخرێ. بەداخەوە بۆچی لە تۆ بترسم؟ بۆ ئەو خەڵکە لە کەسانێک بترسێ کە خواردنی ئێکسپایری بداتێ. تۆ نوێژەکەی، تۆ خوا ئەناسی، بۆ لە تۆ بترسم؟ ئەبێ ڕازگۆبی، پاک و خاوێن بی. ئەوەی کە خۆت و ماڵ و مناڵت نایخوا مەیدە بە خەڵکی تر. خەڵکیشەیە ئەوەنە پاکە، ئەوەنە ساغە، دوکانی هەیە خواردەمەنی خواردن، بەڵام ئەوەی پاک و چاک نەبێ و بە کەڵکی خواردن نەیە، نایدا بە خەڵکی، بەڵام ئەوانە کەمن. پێت خۆشە بڕۆیتە ناو ئاگرەوە؟ ناوەڵڵە، دەی فڕ و فێڵ مەکە. ئەوەی خۆت نایخۆی، ماڵ و مناڵت نایخوا، مەیدە بە خەڵکی. کەواتە بزانە فێڵکردن، غەشکردن، کە کاتێ لە کەسێکی دەکەی فێڵێکە لە خۆتی ئەکەی پێش خەڵکی. فێڵت لە خۆت کردووە، خۆت خەڵەتاندووە، چونکە بەرەو جەهەنەمت دەبات. خۆشەویستی خوا فەرمی صلی الله عليه وسلم: ئەوەی فڕ و فێڵ بکە لە خەڵکی لە ناو ئاگردایە، تەواو، ئیتر تۆ هەڵبڵێ بەهەشتیم، بە قسەی تۆ نابێ، بە قسەی پێغەمبەری خوا بێ صلی الله عليه وسلم. بەداخەوە خەڵکانێکێ شایەتمان دەهێنن، نوێژ دەکەن، دێن بۆ جومعە، بەڵام لەگەڵەوەشدا سەیرێکی پەنا بەخوای گەورە غەش دەکەن، فێڵ دەکەن لە بەرامبەری خۆیان. بۆیە ڕوو دەکەم ئەو کەسانەی کە مارکێتەکانیان هەیە، ئەو کەسانەی کە خاوەنی دوکانن، ئەو کەسانەی کە جلوبەرگی ژنان و پیاوان دەفرۆشن، ئەو کەسانی کە ئەم شتانە دەفرۆشن و دوکانەکانیان هەیە، باشە ئێوە الحەمدوللا نوێژ دەکەن، ڕۆژوو دەگرن، قورئان دەخوێنن، ذیکری خوا دەکەن، خۆتان ماندوو ئەکەن بۆ قیامەتی خۆتان، هەندێکتان شەو نوێژیش دەکەن، ڕۆژی سونەتیش دەگرن. ئەکرێت دوای ئەمە کە ئەم عیبادەتانە ئەنجام بدەی، شوێنەواری ئەم عیبادەتانە بە تۆ دیار نەبێت،
دەکرێت دوای ئەوەی کە تۆ ئەم عیبادەتانە ئەنجام دەی چەندەها عیبادەت بۆ خوا ئەنجام دەی بەڵام کاریگەری بەسەر تۆ نۆبێت لەگەڵ ئەوەدا مل بترسم و ئەو خەڵکە بترسێ کە تۆ فڕۆفێڵی لێ بکەیت لە سعرە لە تاریخە شتێک ئێکسپایر بۆ فڕی نادات لە نرخەکانە سەرێکی مارکێتەکان فەرقێکی زۆریان هەیە بەداخەوە دوکاندارەکان بەو شێوەیە لە ئەسڵ و عادیە بۆچی فێڵم لێ ئەەکەی دەرەجە دوو بە دەرەجە یەک بۆ فرۆشی عادی بە ئەسڵی بۆ فرۆشی ئەوە فێڵت کرد لە من و لە کەسێکی تر بەڵام ئەوە بزانە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیح تەرغیبە هەر کەسێک غەش بکا لە ئێمە نییە والمەکر والخداع في النار ئەوەشی فڕوفێڵ بکا بۆ ناو جەهەنمە چونکە ئەوە حەقی خەڵکە 1250 یەک فلسێک غەش لە خەڵک بکەی لە کڕین و فرۆشتنە تۆی خاوەن دوکان و مارکێت دڵنیابە لە کۆڵت نابێتەوە بۆ قیامەت بە صافی دەمێنێتەوە هیچ عیبادەتێک نایسڕێتەوە کەواتە بۆ مناڵێک دوو مناڵ سێ مناڵ چوار مناڵ زیاتر کەمتر قەبر و قیامەتی خۆت تاریک مەکە مارکێتت هەیە ئەوەی کە خۆت نایخۆی ماڵ و مناڵت نایخوا مەیتە بە خەڵکی مەی فرۆشە لە خوا بترسە جگەرە فرۆشتنیش غەش و خیانەتێکە لەو خەڵکەی دەکەی حرامە جگەرە فرۆشتن چونکە ئەو خەڵکە بەرەو خراپەت دەبی ئەو خەڵکە بەرەو نەخۆشی و دەرد ئەبەی ئەو خەڵکە بەرەو باشی نابەی بۆیە لە خوا بترسە بەداخەوە تەماشا دەکەی خەڵکانێکەیە بەهۆی غەش و فڕوفێڵەوە چەند دوکاندارێکەیە وایان کردو خۆیان حازر کردو بۆ ناو ئاگری جەهەنم پەنا بەخوای گەورە ئەو کەسانی کە فیتەرن سیارە چاک دەکەنەوە ئەو کەسانی کە ڕۆن دەگۆڕن ئەو کەسانی کە ئیشی سیارە دەکەن و لە ناو حەیسەنەعەکانە ئیش بۆ خەڵکی دەکەن سیارەیان پێیە بەڕاستی ئێوە الحەمدوللا زۆرتان نوێژ دەکەن ڕۆژوو دەگرن حەج دەکەن عومرە دەکەن قورئان دەخوێنن زیکری خوا دەکەن قوربانی دەکەن جمعە و جەماعەت دەکەن بەڵام دوای ئەم هەموو عیبادەتە بۆچی ئێمە لە ئێوە لە هەندێک لە ئێوە بترسین کە غەشمان لێ بکەن لە سعرە غەشمان لێ دەکەن شتێکی ئەسڵی چەندەها کەس بینیوەتی ورانێ بەسەر هەندێکتانە هاتووە شتی ئەسڵی بیلادی کابرا دەری ئەکاوە چێ شتێکی عادی ئەخاتە سەر هێڵی ئەی بینێ دوای دەچێت لە شوێنێتە دەیفرۆشی فیتەری چاک هەیە ڕۆنگۆڕی چاک هەیە بەڵام کەمە پارێ چاکت لێ ئەسێنێ تەماشا دەکەی ئەو شتە هەر چاک نابێت ئەم جارێکەڵ هەندێ مارکێتا ڕێ دەکەون بڕۆ لە فڵان شوێن بیکڕە دوایش دەڵێ کاک فڵان کەس هەر مشتریەک هات بڵات من ئەوەنە پارەمەوێ یعنی دوو جار پارە ئەخوا هەم پارەم لێ ئەسێنێ هەم لەگەڵ کابراشە ڕێکەوتووە ئەڵێ کاکە گیان بۆ منە ئەوەندە پارەم دەوێ ڕۆژانە من خەڵکت بۆ دەنێرم بەڵام هەیشە ئەوە ناکات من ناڵێم هەمووی خەڵکی باشەیە بەڵام کەمتر واللهی باوەڕ دەکەن جاری وا گەڕاوم پرسیارم لە دەیەها نەفەر کردووە لە فیتەر وتمە ڕۆنگۆڕێکم بۆ بدۆزنەوە سیقەم پێی بێ سیقەتان پێ وتی وەڵی کەس شک نابم حەزەی 10 نەفەر پێڵم بەس بەخوا سیقەم بیان نییە ئەمە کارەسات نییە ئەمە کارەسات نییە فیتەرێکە سیقەی نییە حەیشە کابراوتی سەری پێ بسپێرە ئەوش هەیە بەڵام کەمتر بۆی لە خوا بترسن پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم هەر کەسێک فڕوفێڵ بکات لە ئێمە نییە ئەوەشی فڕوفێڵ بکات والمەکر والخداع في النار ئەوەشی فڕوفێڵ بکات بۆ ناو ئاگرە پێت خۆشە بڕۆیتە ناو ئاگرەوە بۆ مناڵێک دوای مردنت ئامادە نییە ساڵی جارە بێتە سەر قەبرەکەت غەش لەم خەڵکە دەکەی بۆی دەوڵەمەند بی بە دەوڵەمەندی بمری ئێکە تۆ بۆ جەهەنم ڕۆشتی قیمەتی چییە کە تۆ حەقی خەڵکی بەسەرە و بە قیمەتە چی ئێستا هاتی بۆ جومعە خۆت ماندوو دەکەی ئەی باشە بۆ پاداشتەکە ئەنێری بۆ خەڵکی بۆ خۆت نەبێ بۆ قیامەتی خۆت نەبێ بۆی ئاگامان لە خۆمان بێ شتی ئەسڵی نەگۆڕین عادی بخەینە سەری شتێ پێویست نییە پێی نەگۆڕین ئەوە فێڵە ئەزانی پێویست نییە مەڵی بیگۆڕە بۆیە با لە خوا بترسین ئاگادار بن برای بەڕێزم لەو کەسانە نەبن کە بۆ ناو ئاگر دەڕۆن بەهۆی فڕوفێڵەوە یا ڕەبی خوای لە گوناهەکانمان خۆش بی لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی ئامین
الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. الحمد لله ئەم تاقمەی کە باسی دەکەم زۆربەیان شایەتمان دەهێنن، نوێژ دەکەن، ڕۆژوو دەگرن، جومعە دەکەن، قورئان دەخوێنن، زیکری خوا دەکەن، قوربانی دەکەن، خێر و خێرات دەکەن. مەبەستمان لەو کەسانە دکتۆرەکانە، معاون طبیەکانە، مەبەستمان ئەوانەی کە ئیشی سەیدەلێ دەکەن، دەرمانخانە، مەبەستمان ئەوەیە ئیشی تاقیگە و مختەبەر دەکەن. گوێ بگرن، ئێوە زۆربەتان الحەمدوللا ئەهلی عیبادەت و چاکە و خێرن، بەڵام دوای ئەوەی ئەم عیبادەتانە ئەنجام دەدەن، باشە دەکرێ منی نەخۆش، تۆی نەخۆش لە ئێوە بترسین، فێڵمان لێ بکەن. بەس بەداخەوە من ڕاستیەک دەڵێم، دکتۆری باش هەیە، بەڵام بە پەنجەکانی دەست بیژمێرە. بەڕاستی پیاوەتی و ویژدان و ڕەحم و بەزەی لایەن نییە. هۆ ئێمە لە تەنها کەسێک قورگمانی نەگرتووە سەرۆت و سامانمان بخوات. وەڵڵاهی دکتۆرەکانیش بەڕاستی غەش و فرۆفێڵێکی زۆر لە خەڵکی دەکەن، باشیان تایە بەڵام کەم. وەڵڵاهی فەحسێکت پێویست بێ ئەچێ سەیرێکی دوانسیانە 4-5 بۆ نووسی، ئەمە غەش و فرۆفێڵە. تەماشا دەکەی بە هەموو جۆرێک لەگەڵەوەدا زۆربەیان عیبادەتی خوا دەکەن، عیبادەتی خوا دەکەن، لەگەڵەوەدا تەماشا دەکەی عەمەلیاتێ پێویست نییە دەڵێ بیکە. چەند هاشتی وامان بیستووە پێویستی بە عەمەلیات نەبوو، تەنها گۆشتەکەی دڕیەوە، پێستەکەی دڕیەوە دووبارە دوورێتیوە. ئەمە ڕووی داوە. یعنی بۆچی فەحسی زیادە بۆ خەڵکی دەنووسن؟ دەزانیت ئەم فەحسانە چەندێکی پێویستە. چەند جار چوومە لای دکتۆر، کۆمەڵێ فەحسی زۆری نووسیوە، ئاوا سەیرێکی کردو بە 2-3 سانی کۆتایی پێناوە، 2-3 شتی مەبەستە، سەیری هەمووی ناکە، خۆ ئەم هەموو یەکسەر ناخوێنرێتەوە. ئەوەمان زۆر بینیوە. بۆیە تەماشا دەکەی ڕەحم و فەقیر بەرامبەر بە فەقیر و هەژار زۆربەیان زەمیر و فەقیر بەرامبەر بە فەقیر زەمیریان نییە، ویژدانیان نییە. بینیمانە 20 ساڵ 30 ساڵ هەموو شۆی بکە، نەخۆشی بە ڕۆژێک ناڵێ باوەرەکە عید بە من بێ. ئاگایان لە فەقیر و فوقەرا نەماوە لە کاتێکە خۆیان کوڕی فەقیرن، کچی فەقیرن. وەڵڵاهی ئەگەر زوڵم لە خەڵکی بکەن، تۆی دکتۆر، تۆی خاوەن دەرمانخانە، تۆی خاوەن مختەبەر، وەڵڵاهی زوڵم بکەی بزانی ئەم دکتۆرەشتی زیادت بۆ ئەنووسەیە بەس بۆی سەرفیکە لە کۆمپانیاکە پشکی زیاتری پێ بدرێ، وەڵڵاهی تۆش لەو دەستری، تۆش وەکو غەشاش و خیانەتکاری. بۆیە بترسن لە خوای گەورە، قبر و قیامەتی خۆتان تاری مەکەن، چونکە پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم هەر کەسێک غەش بکا لە ئێمە نییە ئەوەشی فرۆفێڵکە بۆ ناو ئاگری دۆزەخە. شەهادەکەت حتا مردنتە، دوای مردنت شەهادەکەت فرسێک نایەنێ، هەرچی شەهادەیەکتە بێ. بۆیە لە خوا بترسن، ئاگاتان لە فەقیر و هەژارەکان بێت. ئالەم چەند ڕۆژە کەسێکی فەقیر دەناسم، مناڵەکەی شتێکی خواردووە، مناڵی بچووک نافامێ، شتێکی خواردووە 3-4 ڕۆژە ئەڕشێتەوە. چۆ بەلای دکتۆرێک پارەی فەحسەکەی پێ نەبووە، ئەوەندە غیرەت و ویژدانی نەجوڵاوە، وتی وەڵڵاهی پارەی فەحسم پێ نییە، بڵێ با فەحسەکەت عید بە من بێ. ئەوی 3 ڕۆژە 4 ڕۆژە ئەڕشێتەوە، سوێن بەخوا پارەی فەحسەکەم پێ نییە. ئەمە کارەسات نییە، ئەمە خیانەت نییە. زۆربەتان زۆرێکتان دەناسم دایکتان بێوەژن و خەڵ زەکاتی پێدا، ئێستا ئاوا حساب بۆ فەقیر ناکەن، کوڕی فەقیر بوون، کچی فەقیر بوون. ئەوەی غەش بکە، ئەوانەی کە ئیشی پزیشکی دەکەن، هەر کەسێک غەش بکات لە خەڵکی فەقیر و هەژار و دەوڵەمەندیش غەش بکات، وەڵڵاهی بۆ ناو ئاگرە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم. بۆیە عیبادەتی خوا دەکەن، با کاریگەری عیبادەتەکان بەسەرتانەوە هەبێ. ئەی دکتۆرەکان، ئەی یاریدەری دکتۆرەکان، ئەی خاوەن سەیدەلێ و مختەبەرەکان، لە خوا بترسن، قبر و قیامەتی خۆتان تاریک مەکەن، ئاگاتان لە فەقیر و هەژار بێ، بە ڕوت و قوتی بەبێ پارە ئەگەڕێنەوە بۆ لای خوا، بە دڵنیایی پێتان ئەڵێم. بەڵێ خۆشەویستان، ڕوو دەکەم ئەو کەسانەی سەیارە دەفرۆشن، دەکڕون دەفرۆشن لە معرەزەکان، ئەوانەی کە لە مەیانەکان ئیشی حەیوانداری دەکەن، حەیوان دەفرۆشن و حەیوان دەکڕن. ڕوو دەکەمە فەلاحەکان، جوتیارەکان، ڕوو دەکەمە ئەوانەی کە بەنزیخانەیان هەیە، بەنزین و گاز و نۆت ئەفرۆشن. الحەمدوللا زۆربەتان نوێژ دەکەن، شایەتمان دەهێنن، ڕۆژوو دەگرن،
حەج دەکەن، عومرە دەکەن، قوربانی دەکەن، ذکری خوا دەکەن، قورئان دەخوێنن، نوێژی جومعە دەکەن، دەکرێت دوای ئەوەی کە تۆ ئەم ئیشانە دەکەن، ئەی ئەم کەسانەی کە باسم کردن، ئەکرێت دوای ئەم عیبادەتانە ئێمە لە ئێوە بترسین کە غەشمان لێ بکەن؟ کوا کاریگەری ئەم عیبادەتانە بەسەر ئێوە؟ بۆچی بە مرتاحی نەڕۆم بۆ لای کەسێک سیارەیەکی لێ بکڕم، حیوانێکی لێ بکڕم؟ بۆ بە مرتاحی نەڕۆمە بەنزیخانەیەکەوە سیارەکەم بەنزینی تێکەم؟ بۆ بە مرتاحی نەوتێک نەکڕم بیکەمە ناو زۆپاوە بیسووتێنم؟ بەڕاستی ئەمە کارەساتە. ئەم هەموو بەنزیخانە داخرێ، ئەم هەموو خەڵکە ئەوانەی کە قەسابن ئێستا باشتر لە من تێئەگەن کە چەندێک کەسەیە غەش ئەکا لە مەیانەکانە، ئەوانەی کە لە معرەزان دەزانن چەندێک غەش لە معرەزەکانە هەر بە ئیشارەت و بە چاوداخستن و ئاوا سەریکە چەندها پارە و چەندها گەڵا دەخورێ. سوێنە خوا ئەڵێ وەڵڵاهی 1 دینارم لە تۆ ناوێ، بە کابراش ئەڵێ ئەوەنە وەرەقەمەوێ لە کابرام بۆ بسێنە، من لە ڕوون نایداوە لێ بکەم تۆ لێ بسێنە. ئەمە غەشە. هەر کە شتێک فڕ و فێڵ بێ، خۆشەویستی خوا فەرموویە صلی الله عليه وسلم ئەوەی فڕ و فێڵ کە بۆ ناو جەهەنەمە، والمەکر والخیداع فی النار. تەواو پێت خۆشە بڕۆیتە جەهەنەمەوە، بۆ مناڵێ دوو مناڵ خۆت ئاوا خراپەکەی، قەبر و قیامەتی خۆت تاریکەکەی. یعنی ئێوە ناترسن لە عەزابی خوا؟ ئەم هەموو شتە خراپە بە خەڵکی دەفرۆشن، کاتێکە لی دەکڕن ڕسوای دەکەن، کاتێکیش کە دەیفرۆشن دەیکەنە شتێکی زۆر مهم. کاتێکە لی دەکڕن ئەڵێ نەمە تەنەکەی دەیفرۆشن، ئەڵێ ئەمە ئەڵماس و ئاڵتونە. بەڵام خەڵکی باشی شەیە لە معرەزەکان، لە مەیانەکان، لە بەنزیخانەکان، لە هەموو شوێنێ خەڵکی باشەیە، بەڵام کەمە. بۆ لە شارێکە 10-15 بەنزیخانەی تای خەڵک ڕوو لە بەنزیخانەی دوو بەنزیخانەیەکە. بۆچی؟ ڕون و ئاشکرایە. هۆکارەکە چییە؟ بۆی ئەوەی فڕ و فێڵکە بۆ ناو جەهەنەمە. بەڕاستی ڕوو دەکەمە ئەو کەسانی کە وەستاکان، وەستای کۆنکرێت و سەب، ڕوو دەکەمە وەستای دیوارەکان و کاشیەکان، ڕوو دەکەمە وەستای کارەبا، وەستای بۆڕی تەسیسات و مەجاریەکان، ڕوو دەکەمە وەستای دەرگا و پەنجەرەکان. ئێوە الحەمدوللا زۆر بەتان نوێژ دەکەن، ڕۆژوو دەگرن، شایەتمان دەهێنن، حەج دەکەن، عومرە دەکەن، قوربانی دەکەن، خێر و سەدەقە دەکەن، قورئان دەخوێن، زیکری خوا دەکەن. دەکرێت دوای ئەم هەموو عیبادەتە من لە وەستایەکی وەک تۆ بترسم غەشم لێ بکەی، لە سعرە، لە کوالێتی ئەو شتێکە بە منی بۆ منی دانەی، شتێکی عادیم بۆ دابنی ئەمە بڵێ ئەمە ئەسڵیە و باشە، دەرەجە 2 دەرەجە 3 بۆ دابنی بە دەرەجە 1. ئەکرێ دوایم عیبادەتانە من لە تۆ بترسم؟ ئەو خەڵکە لە ئێوە بترسێ؟ ئەکرێ زەرعێک دەکەی زەرعەکەت پڕە لە فڕ و فێڵ؟ ئەکرێ لە ئیشەکانە خۆت بدزیتەوە فێڵە بەرامبەر بکەی؟ ئەکرێ 2 جار کابرا پارەی لێ بسێنی بچی لای کەسێ شتێک بێنی لەبەرەوەی پارەتەدا شتێکی عادی بێنی؟ بەڕاستی ئەمە کارەساتە. ئەمە کارەساتە. خەڵکەیە خانوو دروستەکات، بە حساب ئیشی خانووشت دەکا، تەماشا دەکەی خانووکە ئاوڕشێن ناکە، ئەچێت ئەوەی کە شاراوەیە مەجارەکەی تەسیسی بۆڕێکەی یاخود کارەباکەی ئەچێشتی عادی و خراپ دەهێنێ، کامەی هەرزانەوە دێنێ، ئەڵێ کاکە ماوەی ئیشکا کێشەمان نییە. پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم ئەوەی فڕ و فێڵ لە خەڵکی بکا بۆ ناو جەهەنەمە. والمەکر والخیداع فی النار. ئەوەی فڕ و فێڵ کە خاوەنەکەی لە ناو ئاگری دۆزەخەیە. جا کاکە وەستاگیان، هەر وەستایەکی، وەستای هەر چیت بە پاکی بە ساغی ئیشەکانت بکە. ئەکرێ دنگەیەکی مزگەوتەکە 2 وەستا 3 وەستا زەرعەکەن، هەرێکی بە شێوەی زەرعەکەن، ئەمە ئەکرێت؟ یەکێکیان ڕاستە. ئەکرێ خانوویەک زەرع کراوە تەماشا دەکەی چەندەها گەڵابەینێتی، 2 کەسێکن 3 کەسێکن، بەڕاستی کارەسات. جا ئەوەی فڕ و فێڵکە بۆ ناو جەهەنەمە، ئەوەش باش بزانن هەر کەسێک غەش دەکا کە پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم هەر کەسێک فڕ و فێڵکە لە ئێمە نییە. ئەمە تەنها قسەیەک نییە، بەڵکو ئەمە ئیعلانێکە، ڕوون و ئاشکرایە، بانگەوازێکی ڕوون و ئاشکرایە. هەر کەسێک فڕ و فێڵ لە خەڵکی بکە، ئیتر خەڵکەکە باش بێ یا خراپ بێ، گرنگ ئەوەی تۆ فێڵی لێ بکەی. ئەوە بزانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆی بەری دەکات لە تۆ، ئەڵێ من لەو بەریم. پێت خۆشە؟ خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم کە لە ڕۆژی قیامەتە شەفاعەت بۆ دەکا بە ئیزنی خوا، پێت خۆشە بڵێ لە تۆ بەریم؟ لە تۆ بێبەریم، حەزم بە تۆ نییە، تۆ لەسەر ڕێبازی من نیت چونکە غەش دەکەی؟ پێت خۆشە؟ نەخێر، دەواز بێنە.
واز بێنن لە غەش و خیانەت و فرۆفێڵ بەداخەوە لە کۆتاییدا دەڵێم وای لێ هاتووە ئەگەر لە زۆربەی مەجلیسەکاندا بڵێ خەڵکی غەشاش و فێڵباز ئەوێ بڵێ حاشا حاجزری ئەی کێ غەشەکە ئەوانە نین کە لە مزگەوتن دوکاندارەکان ئێوە لە بازاڕە سیقەتان بە چەند کەسەکە فێڵ لە خەڵکی نەکات وای لێ هاتووە لە دوای پرۆسەکە وای لێ هاتبوو خەڵکە چوو تاڵانی هێنا وای لێ هاتووە ئەگە بوو دزە و وتای حاشا حەزری ئێستاش ئەمڕۆ وای لێ هاتووە ئەگە بڵێ کە خەڵکە غەشاشەکە ئەوانەی کە فێڵەکەن حاشا لە ڕووی بەڕێستان من ناڵێم هەموو کەسێک بەڵام شتەکە زۆر بووە هەر ئەو کەسێک کە کەسابەتەکە و دوکانداریەکە و ئیشەکە و کەسابەتەکە زۆربەی ئەوانن کە غەشەکەن هەر بازرگانەکان غەشەکەن بۆیە بەسە غەشکردن چونکە ئینسان بەرەو جەهەنم دەبات یەک خاڵەکەی لە کۆتاییان باسی کەم ئەی ئەو کەسانی کە دوکانتان هەیە خاوەنی مڵکی دوکان و خانووتان لە کرێدایە دوکانتان لە کرێدایە خەڵکێکی زۆر هەیە فەقیرە کرێچەکان بازار سفر بۆتەوە بۆی ئەم شەڕەشەوە خوای گەورەمان پارێزوی لامادە لەم شەڕە بازار زۆر خراپ بووە و پێشتریش هەر خراپ بوو بۆی موچە و ئەم شەڕەوە بۆیە داواتان لێ دەکەم ئەوەندەی لە دەستان دەرئەچێت ئەگەر پاری مانگێکیان لێ نەسێنن یاخود یارمەتێکی کرێچەکان بدەن ئەوانەی کە توانایان نییە هەیە کرێچە و کێشەی نییە من باسی کەسێ دەکەم کە توانای نییە ئەگەر بتوانن یارمەتیان بدەن لە کرێکەی خۆش بن لە مانگێکیان بە تایبەتی خۆش بن یاخود لە هەندێک لە کرێکان خۆش بن دوکاندارە کابرا پێی خۆش شتێکی بۆ بگەڕێنیتەوە کابرا کرێکی تۆی ماڵێکی هەیە فەقیرە هەژارە یارمەتی دەری بە ئیزنی خوا وەڵڵا لای خوای گەورە بزر نابێ لەم کاتانە پێویستمان بۆیە خەڵکێکی زۆر فەقیر هەیە واللهی نەفەرێک ئەی واللهی بە برادەرێکی میوت ئەی مناڵەکەم دوێنێ داوای 1000 دینار گەستوێن بەخوا پێم نەبوو واللهی خەڵک ئەزانم بە قەرز مریشکە کڕێ مریشکێک نەک یعنی توانای نییە پارەکەی لە ماڵەوە نییە بیدات بۆیە ئەگەر بتوانن یەک خاڵێکی زۆر گرنگەیە زەکاتەکانتان ئەتوانن زەکات هێشتا مانگی ڕەمەزان نهاتوتەمە باقی بێ بەپێی حەدیث پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دروستە و سونەتە هەندێک جار زەکات پێشخەی ئێستا ئەتوانی بۆ منە چەند ملیۆنێک دەرکەی ئەوەی کە پارەی هەیە ئەو مانگی ڕەمەزان ئەوەنە ملیۆن زەکاتم دەکرد بۆ مانگی ڕەمەزان پێشی خەن بۆ ئێستا بۆ ئەم کاتە بۆ خەڵک زۆر ضرورە خوا پاداشتی خێتام داتەوە اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات يا ربي خوايا الشفاء نخوش كان من بدي بتايبتي أواني داوي دعي خيريان كدو خوايا أخل كحالي خراب حالي باشكي يا ربي خوايا لم شر لم بلايا خوايا ولات من بدولك يا رب العالمين خوايا لم ظالمانه بدون منك يا رب العالمين خوايا رحمن ليبكي لم شر لم صاروخ لم تياروشتانا بدون منك ولات من سلامتك ملت وقلب سلامتك يا رب العالمين خوايا آخر من بخير بقيري خوايا ظالم كان لنا وبري إيمش لبيني ظالم كان بسلامتي درشين آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.